هەورامان سپی پۆش بووە و بەفرێکی زۆری لێباریوە. لەلایەک وڵاتیان دڵخۆشن بە بارینی بەفر و لەلایەکی دیکەوە بەشێک لە دانیشتوانی ناوچەکە خەمی سوتەمەنی و نەوتیانە دەڵێن بۆ زستانی ئاوا سارد 4 بۆ 5 بەرمیل نەوت دەسووتێنن. خۆشیەکەی بەفر خۆشە بەرنی بخۆش نیە خۆشە بەڵام قەزی سوتەمەنیش بڵێ هیچ نین نەنەوت هەیە ئەم منتیقە پێسی زۆر بەنەوتە بەرمیلە نەوت بەشی ناکە بەسێش ئەگە دەرشێ لە بەسەر بەرمیل ئەگە دەرشێ لە نەوتیشە تەوان کەشی زستانەیە خۆشە ئێمە لە شارە زۆریش باخمانەیە و سۆبای دارمانەیە ئەم جوانە تایبەتن جەوێکی زۆر خۆش و زستانەیە ئێمە شاتین جوێ بگۆڕین نام بەفر و کەش و هەوا بەس هیوادارم خەڵکیش ئاگاداری لە سەلامەتی خۆیان بێجاگەدە و بانجاری وایە ئەی بەسیە زانیان شوێنەکان خەتەرە زۆر دوور نەڕۆن ئاگاداری ئەوانە سەلامەتی خۆیان لە شتێگرنگترێ. گەنجێک دەڵێت ئەوان لە ماڵی خۆیان سۆپایدار بەکاردێن و بەشێک لە خەڵکی ناوچەکەش بۆی وەرنەگرتنی نەوتەوە پەنا بۆ داربڕین دەبن و لە زستاندا دەیسووتێنن. سێمە لە لادەیەکەین هەمووی هینی نییە بۆ نمونە نەوتشتی ناوێ خەڵکی بۆ شاخە داروشتە کڕێیان دارەبڕێت و پێویستی بۆ سەوا و نەوتونش نابێ و پەنابا بۆی نەکە بۆ سەوای دارەکە لەبەر خەڵک حکوومەتەکە نەو دابەش ناکات و پەنابن بۆ سەوادارەکە و چم بۆ شاخەی نەکەن داروشتە بڕن و خۆیان گەرمەکەن بۆ سۆبای دارەکەەوە. ناوچە شەخاویەکان جیاواز لە شار و ناوچەکانی دیکە هەمیشە ساردە و زستانانیش بەفری لێ دەبارێت. حکوومەتیش تەنە 1 بەرمیل نەوتیان بەسەردا دابەش دەکات. دانیشتوانە و ناوچانش دەڵێن پێویستیان بە 4 بەرمیل نەوتە و لە نەبوونی نەوت و سوتەمەنی بە ناچاری سۆبایداردا دەنێن و ئەوە ژوای کردووە ساڵانە ڕێژەیەکی زۆرداری ناوچەکە بۆ سوتاندن دەبردرێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەورامان.